بەڕێزان ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدين کتابی عیبادات و عاداتمان تەواو کرد و گەیشتە کتابی مهلکات. لە مهلکاتیش کتابەکان بەرەو تەواوبوون ئەڕۆ گەیشتنە باسی مەغروورەکان. ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی ئەو کەسانی بۆ کردن کە مەغروورن لە عالمەکان، مەغروور لە عابیدەکان، مەغروور لە ئەهلی تەسەووف. ئەخیر دانەژبۆمە باسەکات مەغروور لە ئەصحابی ئەموال. ئەفەرمێ کۆمەڵی فرقەی تایە ئەصحابی ئەموال، فرقەیەکیان حرسیان هەیە و ئینفاقیشەکەن و ئەش بەخشن، بەڵام زۆر حەریسن لەسەر ئەوەی لە هەسەر هەر شتێک بەخشیان. مەکتەبێکیان کردەوە، شوێنێکی مجاهیدانیان چاک کرد، مزگەوتێکیان باش کرد، هەرچیان کرد ئیلا ئەبێ ناوی ئەوانی پێوە بنووسێت. ئەفەرمێ تووشی ئەم حاڵەتە بوون. ئەمە جۆرێک لە غەڕایی کە ئینسان ئیلا ئەبێ ناوی وەو شوێنانەوە بنووسرێت. ئەڵێ هەموو هۆکارەکەشی ئەوەی دوای مردنی خۆیان ناویان هەر بمێنێ لەسەر زەویە. بۆیە زۆر هەوڵ ئەدەن ناوەکانیان لەسەر شتەکانیان بنووسێت، لەسەر خێر و سەدەقاتەکانیان بنووسێت. ئەگەر کەسێکیان پێ بوترێ ئەبێ ببەخشیت و ناویشت نەنووسرێ، زۆر بەلە زەحمەتە بەخشین. ئەفەرمێ ئەوە دلیلە لەسەر ئەوەی کە ئەو ئینسانە وەجهی خەڵکی پێ باشترە تا وەجهی خوا جەلە جەلالوهو و خوا پەنامەندە. طبعا ئەمە بۆ هەموو کەسێکیش نییە، بەڵام ئەمە وردە بۆ ئەو کەسانی کەەوە ئەبەخشن، ئەبێ زۆر بە وریایی ببەخشن، هەوڵ نەدەن بەخشینەکانیان ناوی خۆیانی لەسەر بێ. گرنگ ڕەب العالەمینە بە ئاسمانەوە ئەزانێ کە ئەم عەبدە ئەبەخشێ، ئەزانێ ئەم عەبدە بەخشندەیی ئەکە، ئەزانێ ئەم عەبدە لەوێ ناوەکە نووسراوە لێرە بنووسرێ نەنووسرێ. ئەگەر ئینسان ئەم یەقینەی هەبێ زۆر دڵی ئارام بێتەوە. ئەفەرمێ ئەبێ یەقینی هەبێ کە خوا ئاگای لێیەتی ناوی بنووسرێ یان نەنووسرێ، اینجا ئەو بەخشینی تەواو لێ قبوڵ کراوە و لێ وەرگیراوە. ئەفەرمێ هەندێکیان هەموو ماڵ و ئەموالیان لە زەخرەفەی مزگەوتە سەرفەکەن و جوانکاری مزگەوت، ئەنواع نەقش لە مزگەوتە دروستەکەن، بەتایبەتی لە پێشەوەی مزگەوت کە ئەفەرمێ ئەبێتە هۆکاری ئەوەی کە موسڵمانان لە نوێژەکانیانە بێ ئاگا بن، مەشغوڵیان ئەکەن، خوشوعی نوێژەکان لا ئەبن، دڵ حازر نابێت لەو کاتە. ئەفەرمێ ئامەش دڵی ئیمانداران، دڵی موسڵین مشەوەش ئەکەن. ئەفەرمێ هەندێک جار سبحان الله ماڵەکەی حرامە کە ئەیبەخشی، ماڵەکە حرامە کە ئەیبەخشی و ئەو کارەی کە ئێوە ناوی خۆی لەسەر بنووسی و ناوی بمێنێتەوە. ئەفەرمێ ئەوە خراپترین جۆری غوڕورە کە پارەکەشی حرام. ئەفەرمێ مالکی کوڕی دینار بۆ من ئەگەڕێتەوە. ئەفەرمێ پیاوێک هاتە لای مزگەوتێک، وستی بڕواتە ژوورەوە، لای دەرگای مزگەوتەکە وەستا، وتی وەڵڵاهی هاوێنەی منی گوناهبار ڕێزی ئەوەی نییە بچێتە ناو مزگەوتە. ئەفەرمێ لە لای خوا بە یەکێک لە سدیقین و ڕازگۆکان نووسرا. ئەوەندە شەرمی کرد کە بچێتە ناو مزگەوتەوە، نەک پارەی حرامی بێنێتە ناو مزگەوتە. ئەفەرمێ ئەبێ مزگەوت زۆر بە گەورە سیر بکرێت، تەعزیم کرێت. بەڵەوە زۆر کاتی تر عەرزم کردوون لە هەرێمی کوردستانە لە دوای نەوەتەکانەوە تەعزیمی ناو حرامی مزگەوت زۆر کەم بووە. بۆی ئەبینێ ڕەمەزانان زۆر تەبیعی گەنجێک دەبرێت لە ماڵەوە مەسەلەن یە لە ناو مزگەوتە ئەتاریەک بەلاشەوە زۆر ئاساییە، کەەوە خەتەرێکی زۆر گەورەیە. یعنی لە مزگەوتە بەڕاستی ئەبێت هەیمەنەی ناو حرەمی مزگەوت پارێزراوە. مامۆستا شێرزاد جارێکیان چوو بۆ تورکیا هاتەوە گێڕایەوە، ئەی مامۆستا لە هەموو ئەو مزگەوتانە ئەو ڕۆشتوم یەک نەفەر نابینی قاچە ڕاکێش. ئەی وەڵای جاری وایە 2 سەعات چاوەڕێی نوێژەکەن تا نوێژەکەن، یەک کەس جورئەتی ئەوە ناکات قاچ ڕاکێشێت لە ناو مزگەوت. ئەوەنە ڕێز لە مزگەوت و قەداسەتی ناو مزگەوت و وانە ئەیگیری. چەندێک ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب، چەندێک بە تەعظیم سێری مزگەوت کرێ و شاعیرەکانی خۆ کە شاعیرەیەک لە شاعیرەکان شاعیرەی مزگەوتە، ئەوە بەشێکە لە تەقوای دڵی ئینسان. ئینسان چەندێک خوا ناستر بێ ئەوەنەتر زیاتر ڕێز ئەگرێت لەو شوێنانێکەوە مقەدەس. ئەگەر جاران بیان وتایە کەسێک بە پێڵاوە چۆتە ناو مزگەوت، خەڵک پێوا بوو تەلاقیشی ئەکرد،
باشە گوناهبارێکی زۆر گەورەش ها بەڵام ئێستا سەیرەکەی ئەها حرمەتی مزگەوت کەمەکرێتەوە قەداسەتی ناو مزگەوت کەمەکرێتەوە لە هەموو مالی زیایە ئەو هەموو مزگەوتە و ئەو هەموو مسافرە لە دنیا و ڕویان تێئەکا بە هیچ شێوازی ئافرەتێک تاڵێ مووی سەری بە دەرەوە بێ جورئەتیەوە ناکا قاچ بخاتە مزگەوت بخۆم هەندێک جار لێرە دیقەت ئەدەم مزگەوت ئێمە دوو دەرگای هەیە پێخەڵی گەن بۆ بازار زۆر تەبیعیە بینم ئافرەتێک جلێکی ناشەرعیشی لەبەرەوە یەتە ناو مزگەوتیشەوە چوە ئەو قەداسەت و ڕێز و حرمەتە بەرامبەر بە مزگەوت کەم بووتە ئەگە پێشتر سێتان کردای مانگی ڕەمەزان ئافرەتێکی سافرە نەئەبینرا بۆ چکە حرمەتی مانگی ڕەمەزان ئەگیرە حرمەتی مزگەوت ئەگیرە بۆی غەزالی ئەفەرمێ مالیکی کوڕی دینار فەرمێتی پیاوێ هاتە بەردەم دەرگای مزگەوت وەستا لە بەردەم دەرگای مزگەوتە وتی هاوێنەی من گوناهم کردو بچووکم ناتوانم بچم لە ئەم مزگەوت و ماڵی تۆ ئەفەرمێ خوا هەر لەبەر ئەمە ناوی نووسی لە سەدیقەکان جا بزانە چەند گەورەیە ئینسان شوێنەکانی خوا جێگاکانی خوا مەئواکان ڕەمزە گەورەکان بە تەقدیسەوە سیرکە بە گەورەی سیر بکە ئەفەرمێ خەڵکی وا هەبووە ئەبەو شێوازە هەستی کردو ئەگەر بڕواتە ناو مزگەوت هەر خۆی بڕوا خۆی ئەوەندە گوناهبارە مزگەوت پیس ئەکا ئەفەرمێ ئەیچی بەو کەسە بڵێن کە ئەنواعی زەخرەفە بە پارەی حرام لە ناو مزگەوتە دروستەکە لەبەری ئەوەی معروفکە منکەر ئەکە ئەوە جۆرێکە لە جۆرەکان ئەوانەی کە خوا ماڵی پێداون تووشی غەڕایی ئەفەرمێ جۆرێکی تر لەوانەی کە خوا ماڵی پێداون و تووشی غەڕایی بوون ئەوەیە خوا ماڵی پێداون نایبەخشن تۆن دەسی پێوە ئەگرن ئەچن خەریکی عیباداتی تر ئەبن کە پارەی تێناچی طبعا ئێمە هەرچی عیبادات هەیە لەسەر زەویە ئەبێتە سێ بەش هەرچی عیباداتە لەسەر زەویە سێ بەش عیباداتی بەدەنی مەحەز عیباداتی مالی مەحەز عیباداتی بەدەنی و مالی سێ جۆر عیباداتی بەدەنی مەحەز کامەیە بەس بەلاشە ئەکرێ و بە هیچ شێوازێک لە کەفارەتیە لە شەرعە پارەدا نەنراوە بە نمونە نوێژ هیچ شتێک مەسەلەن نەتوانی بیکەی بە دانیشتنەوە نەوتوانی بە ڕاکشانەوە نەوتوانی یعنی مەجالی تیان نییە ئەخیرن چاوت ئیشی نەکرد چاو کە چاوەکان دەر تۆزێکا نەبوو دڵت هەسکا ڕکوعی بر هەسکا سجودی بر یعنی مەجالێکی تیان نەماوەت ڕۆژوو پێی ئەوترێ عیبادەتێکی ها بەدەنیش و ماڵیش ئەگەتەن لێ بۆ پێوتێ بەدەنی و ماڵی چونکە خۆی بە بەدەن نەکرێ ڕۆژ ئەگەر کەسێ نەیتوانی نەقڵەوێ بۆسی بۆ مال فیدیە ئەدا ئەها پیری پەکەوتە لە ئەخیری عمریەوە بۆ هەموو ئەو ئیطعام و ئاەتێکی ئەفەرمێشی سبحان الله مهم خواجان لە قورئانە باسی ئەوەی کردووە کە ئەو فیدیە طعام مسکین فیدیەک ئەدا و کەسێک کە پیر ئەبێ خواردنی 1,000 لە ڕۆژێکە ئەدا وەکوایە بابڵە ڕۆژەکەی گرت بێ کەوابوو ئەمە پێوتێشی ئەمە بەدەنیە بەڵام ماڵ لە بەرامبەریا هەیە هێشتا پێ ناوتێ بەدەنی مەحەز باش هەمانە بەدەنی مالی وەکو حەج باشە هەردووکیانیتە پارەشێ هەبێ من استطاع إليه السبيل توانای جەستەیی هەیە بڕۆ توانای مادی هەیە بڕۆ هەمانە مالی مەحەزە وەکو زەکات کەسێک مەسەلەن بڵێ وەڵا زەکات نادەم کەفارەتی زەکات نەدان دەڕکات نوێژەکەم ئەبێشتیوە نابێت ئیلا هەبێ زەکاتەکە ئەو پێوتە مالی مەحەز جا ئەفەرمێ هەندێک لەوانە کە مەغڕور بوون بە پارەکانیان سەر و سامانەکانیان یەن لە بری ئەوەی خوا پارەی داوەتێ ئیتر ئەرکی قورستر بووە ئەوێ بەخشندەیی بکە دەسەکرێ بەسەر پارەکەیان نایبەخشێ عیباداتی چی ئەکا بەدەنی ئەکە لە نوێشکردنی زۆر لە قورئان خوێندن مەسەلەن ئەفەرمێ یە خەریکی ختمی قورئانە بێ خەریکی نوێژە بێ خەریکی ڕۆژوو ئەبێ ئەفەرمێ ئەمانە زۆر مەغڕورن چونکە هیچ شتێ وەکو بەخیلی نییە پێشتر باسمان کردووە یەکێکە لە مهلیکاتی زۆر خەتەر ئەوە بەخیلی بەسەر دڵیانە ڕەزیلی چروکی بەسەر دڵیانە زاڵ بووە ئەبێ ئیلا لە ناخەوە هەڵی کێشن بەوەی کە ماڵەکەیان دەرکەن ئیتر هەرچی خۆیان مەشغوڵکەن بە فەزائیلی ترەوە کە لە سەریان واجب نییە جێگەی ئەوەیان بۆ ناگرێت هەندێک تر ئەفەرمێن نمونەی ئەمە وەکو کێوایە وەکو کەسێک ئەوایە
مارێک چوو بێتە ناو جلەکانی مارێک چۆتە ناو جلەکانی یەکەم کار چییە؟ یعنی ئینسان مارێک بۆی بێ یەکسەر مارەکە بێنێتە دەرەوە کەچی ئەو خەریک بێت دەرمان بگرێتەوە بۆی ئەگەر یەکێک مار پێوەیە دەرمانەکە چۆن چارەسەری بکە کەس هەیە ئەوە بکە ئەفەرمی ئەم کەسە بێزەبت ئەوها کە ئەنەما مارێک هاتووە چۆتە ناو جلەکانی ئەمەوە لە بروی پەلاماریەوە بدا و مارەکە فڕێ بدا یە دەرمانەگرێتەوە بۆی ئەگەر مار پێوەیدا بەکاری بێت ئەفەرمی ئەوها ئەمە ماڵەکە هاتووە وەکو مارەکە بێنێتە دەرەوە لای بدە ئەو بخلە لە دڵیا دەربێنە خۆی گەورەکە باسی ئیتایی کردووە یعنی زۆر بە ئاسانی لە دڵی خۆی ئەو پارەیە دەربێنە و تەسلیم بە هەژار و فەقیر و نەداری بکە جۆرێکتر لەوانەی کە مەغڕورن ئەفەرمێت تەنها زەکاتەکەیان دەرەکە لە فەرمایشتێکە هاتووە إن في المال لحقا سوى الزكاة ئەفەرمێت لە ماڵی هەر ئینسانێکە حەقێکی بەسەرەوە غێری زەکات طبعاً زەکاتێکی بەدەنیمان هەیە سەرفیترەیە خۆتان ئەزانن زەکاتێکی مالیمان هەیە و کەسێک کە ماڵی هەیە ئەو کەسێک کە ماڵی هەیە نەگەیشتۆتە حەدی زەکات یا ئەو کەسێک کە ماڵی هەیە و زەکاتەکەشی داوە هێشتا حەقێکی تری بەسەرەوە حەقی ضەیف هەیە حەقی نەفەقە هەیە حەقی زۆر ماوە حقوقی تر هەیە و ئینسان وا نەزانە بڵێ بەس زەکاتم دەرکرد نەجاتم ناوەڵڵا بنمونە مەسەن ئەهلی ئەم گەڕەکەی ئێمە ئەگەر با بڵێن پیرە ژنێک پیرە پیاوێکە بێت لەم گەڕەکە هیچ دەرەتانێکی نەبێت وە کەسی نەبێت تەسەوڕکەن ئەگەر ئێمە نەچین بەدەمیەوە هەموو ئەهلی ئەم گەڕەکەتیا گوناهبارە بێت ئەگەر هەڵەبجە نەڕۆین بەدەمیەوە هەموو هەڵەبجە گوناهبارە بێت ئەگەر هەموو کوردستان نەچین بەدەمیەوە هەموو کوردستان گوناهبارە بێت لە حەقی یەک نەفرە بۆیە چونکە ئەم کەسە مافی ژیانی لەسەر هەر هەموو ئەو کەسانەی کە شتێکیان بەدەستەوە ئەگەر تۆ بڵێ وەڵام من دوو لقمەم هەیە ئاخر چی بکەم لقمەیەکیان خۆت ئەی خۆی دانیشان ئەدەی بۆ کەسە بۆیە ئەو نەمرێت ئەو هەیە لە شەڕ بۆیە ئەفەرمێ ئەگەر نەزەر هەندێکیان مەغڕورن بەوەی ئەڵن کاکە خۆی مە زەکاتەکەمان دەرکردووە لەناو زەکاتەکەشە ئەگەڕێن کام ماڵەی زۆر خراپە ئەوە دەرەکە یان ئەچن پارە ئەدەن بە فەقیرێک کە ئەو فەقیرە لای ئەمان ئیشێ بکە مەسەلەن ڕۆژە لە ڕۆژام ئیشێکە بۆ فەقیرە حەماڵێکی بۆکە یعنی ئەوێ بەرامبەرەکەی وردە وەرگرێتەوە یان لە مستەقبەلە احتیمالە ئیشی بەم کەسە هەبێ بۆیە زەکاتەکەی ئەدات زۆر خەتەرە مەسەلەی زەکات ئەدنا مەجال نابێت بمێنێتەوە بۆ کەسەی کە پارەکە دەرئەکە ئیسفادەیە بکە نابێت بۆیە زۆر کات ئەو دۆستانەڵێن ماوەسا ئەو دەفتەری قەرزمان هەیە فلان و فلان و فلان قەرزارن ئەگەر ئەمە قەرزەکەیان بکوژێنەوە زەکاتەکە لەسەرمان لا ئەچڵێن نەخێر چۆ تۆ قەرزی کوێری خۆ زینەوەکەیتەوە بە زەکات شتی وان نابێت بڕۆ بگەڕێ فەقیرەکە بدۆزەوە بیدەرێ ئەفەرمێ هەندێکی تر لەوانە یەن زەکاتەکان دەرەکەن بەڵام زەکاتەکان دائیمە ئەهێنن بۆ خەڵکێک کە ناویان دەرکردووە یان حەقیقەتەن ئەو خەڵکی ئەهلی فەزڵن ئەهلی خواناسین بەڵام مەبەستیان ئەمە نییە زەکاتەکە بێتە فەقیر مەبەستیان ئەمە ئەم کەسە بەڕێزە مەسەلەن ئەم کەسە گەورەی ناودارە بزانێت کە ئەوان ئەهلی خەیرن ئەوەش عینەن جۆرێکە لە غەڕایی کە ئینسان لە ماڵا بۆی دروستە ئەفەرمێ هەندێکی تر پیان وا بووە لە ئەربابی ئەموال وتیان نەکاکە ئەگەر ذیکری زۆر کە جێ ئەوانە هەموو بۆ ئەگرێتەوە کاسبی خۆت کە پارەی خۆت خڕکەرەوە جەمکە ئیتر تۆ خەریکی ذیکر و ئەورادی خۆت بۆ ئیشەکە و هەمووی تەواو ئەفەرمێ پیان وا بووە کە هەر لە مەجالیسی ذیکرە دانیشن ئیتر تەواو ئەفەرمێ مەجالیسی ذیکر بۆ کردەوەکردنە بۆ ئامۆژگاری وەرگرتنە ئەفەرمێ ئەگەر هات و مەجلیسی ذیکر پاڵە پێوە نەنێ بۆی بەرەو خەیری بردووی ئیتر چی ئیسفادەیەکی لە مەسی ذیکر کردو ئەفەرمێ هەموو یعنی مەجالیسی ذیکر سوودەکەی چیە مەجلیسی ئەمە کە دانیشتوین خۆمان سوود وەرەگرین ئەبێ ئەو سوودە نەقڵوە بۆ خەڵک ئەمە ئیشەکەمان هەموو ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەمە کارێک یەت ئیشەکەی خۆی بە باشی جێبەجێ ئەکا اینجا دوایەت ئەم شتە جوانەی خۆی پێیەتی بەخشیەکە ئەو بۆیە ئەم ئومەتە نامرێ تەسەوڕەکەن ئەم ئومەتە هەر بە زیندوی ئەمێنێتەوە زۆر کەس هەیە لە گەنج کە چوونەتە ئەوروپا ترساوم لەوەی فەوتیان کەچی سێرم کردو لە ئیلتیزامیان زۆر زیادی کرد هەستم کردو لێ بوونەتە بانخوازی باش خزمەتیان کردو
بۆ چونکە لە یا ضرورەتەکە دەرکەوتووە مەجبور بوو بۆتە کەسایەتی. جاری وا هەیە مەرج نییە تەنها دەرەوەی وڵات، ئەچیتە داخلیەک، نە ئەچیتە ناو کۆمەڵی هاوڵ، ئەچیتە ناو کارێکەوە خەڵکێکی غەریب. یەک کەس ئەگەر بە قسەی تۆ هاتە سەر ڕێبازی ڕێک، یەک کەس بە کردەوەیەکی تۆ ئەویش ڕێک بوویەوە، یەک کەس بە ئەدەبێکی تۆ بەرامبەر بە دایک و باوکە ئەویش ئەدەبی پیا کرد، لەوەچی هاوڵێکت بێ یەک جار لەگەڵ تۆ یەتە ماڵەوە سێرەکە تۆ دەسی باوکت ماچەکەی شەرم ئەیگرێ، ئەویش ئەچێتەوە دەسی باوکی ماچەکە بەس. ئەزانین لە قیامەتە چه ئەجرێکی گەورە و چه پاداشتێکی گەورە ڕووتێکە. بۆیە عەزیزەکانم مەجالیسی ذکر بۆ ئەمەیە، ئەگەر کەسێک بێت دەوڵەمەند بێت و بێوێ بەهاتن بۆ مەجلیسی ذکر عیبەکانی تری دابشارێ دا ناشارێ. ئەفەرمێ هەیانە تەنها بە وشەی یا سەلام و سەلیم یا ئەعوذ بالله وای زانێ ئیتر گەیشتۆ بە هەموو شتێک، نەگەیشتۆ بە هەموو شتێک. ئەفەرمێ بزڵت وەکەوە وایە کەسێک نەخۆش بێ بێتە ناو مەجلیسی دکتۆرەکانەوە دابنیشێ بزانە چی باسەکە، بزانە بە تایبەتی بۆ ئەو نەخۆشی خۆی، یان ئێستا بە لوغەتی ئەمڕۆ بڵم نەخۆشە یەت لە ئەنتەرنێتەکە و سێرەکە بزانە عیلاج چی باش، هەرچی عیلاجە ئەخوێنێتەوە، شەریکاتەکانی ئەخوێنێتەوە هەمووی. ئایا هیچ لە نەخۆشەکەی و باش بوو؟ هیچ باش نەبوو. بزڵت ئەو هەیە تۆ نەخۆشی بخلت هەیە بەخیلی بێ بڵێ وەڵا کاکە یان لەناو مەجالیسی ذیکرەدا ئەنیشم ئیتر پێویست ناکە ببەخشم، نە. هەر کەسە کاری خۆی ئەفەرمێ ئەوانە مەغروورەکانن لە مەسەلەی ماڵ. هەتا ئێرە ئیمامی غەزالی باسی چی بۆ کردوین؟ 4 جۆر مەغروور. والله هەرچی عالمە تووشی غەڕایی بە ئەنواع شێوازە عابیدەکان ئەبن، ئەوانەی کە خۆیان بە تەسەوفە هەڵواسیوە نەک سۆفی حەقیقی. ئەفەرمێ ئەهل التەسەوف المتصوفة أو كلمة بكارنا متصوفة يعني أواني خوان هالواسية وتصوفة لحقيقة أن خيان صوفية دنيا لقل أرباب أموال أواني كمالو سلو تسمانا بيتا توشي غراي أبن أما الجورة كان يغراي بو فرقة كان بو هموي بدرجي إمام غزالي باس كل ليرة بكورتي باسي كردو بلام لا إحياء علوم الدين زور درجتر باسي كردو. أفرمي أجر كسي قوتي يوتي أي هاوار أي إمام جاتو باسي عالم كر باسي عابد كر باسي متصوفة وكر باسي أرباب أموال كر والله كسي درنشو. أفرمي أجر كسيك أو بلتو أم برسياربك ولا كز لي درناشي الله لجواب علم كاري آخرت لسريك معناها واستاوى أوج الرقبون ويدلا أبي ضل الرقبته أو كسي قلبي السليم نبي شي دسك لآخرت أو كسي خوينا دوزي بيته والليرة لبيت شي دسك ليرة نشوبيته بهشت لبيت شون أشته بهشت ليرة بهشتي خواناسي ما بس أفرمي والله أو كسي نيتك زور رازقونا بلك الخوات ضلي راس بلك الخوات. أفرمي أو كسي كجرنجي ندا بأمر آخرت شون جرنجي بأهري يعني كاروباري دنيا أدا شون بو دنيا كبي أجي أجر هولي بودي والله بو آخرتي شغلي بودي بي أجي بو ضلي شد هول بدا بي أجي. أفرمي أهلي سلفي صالح شمو أوان كله همو أوج كورتي كينوا إنسان بغرور شي نجاتي أدا لغرور. أفرمي السيشد يكم عقل عربية بو بيوترا عقل بو إنسان ببسيته وعقل بمعنى بس نود باشا كعلى فلانة عقيلة مثلا فلان يعني فلان كاس هاو سرجير كراوة باشا جريد راوة فلان كاس أوائل زمان عربي عقل بمعنى شيء ده معناه بس نود عقل شيء أبوي ببسيته ولا خرابة كان معرفتي شيء كبم معرفتها پروردگاری بناسه نفسي خوي بناسه پروردگاری بناسه دنياي بناسه آخرتي بناسه. الله لكتابي محبة وشرح عجائب قلب التفكر وانا زور الله وانا باس كردوت بيشتر باس شيكر بومن شون دنيا بناسه شون آخرت بناسه. الله لكتابي ذم الدنيا وذكر الموت وانا باسم كردو. أفرمي أجر إنسان بوردي أوجه بجيكا على الضلي معرفتي خوا بباشي ورقري معرفتكش بالي بيواني خواي خوش بي ومعرفتي آخرت وايلي أكا هميشه برولاي خوا بروا إنجا دنيا بناسي كتشن بين ريزة ودمك لاي أما ودمك لاي أو كوتاي أبيت ورد دنيا لدليا كم أبيتو
هەموو ئەمرەکانی ئەم گرنگترینشت بەلای ئەمەوە بریتی ئەبێت لەو شتانی کە ئەیگەیەنە بەخوا هەموو دەقەیەک ئەوێ لەوە نزیکتر بێتەوە هەموو سانیەک ئەوێ چرکەیەک زیاتر لە خواوە لەگەڵ خۆیان بدوێ هەموو ئەو کارانە ئەکا کە نەفعی هەیە بۆ ئاخرەت ئەفەرمێ ئەگەر ئەم ئیرادە بەسەر دڵا زاڵ بوو بەخوا نیەت ساغە بێ لە هەموو شتێکە غڕور لە ئینسانە نامێن هەستەکە خەریکی چییە هەستەکە ئەوێ کارێ بکە کە خوا جەل جەلالوهو لە خۆی ڕازی بکە ئەفەرمێ ڕبعی عیبادات و عادات زۆر محتاجین بووی ئینسان ئەبێ بەڕاستی لە شەرع چۆنە عادات و عرف چۆنە ئەوە بجوڵێتەوە ئەی ئەم بەشی کە باسمان کە مهلکات زۆر ئەبێ ئاگامان لێ بێت بۆی ڕێکمان کاتەوە ئەخر ئیمامی غەزالی زۆر شتی باس کرد و بەڕاستی ئینسان هەندێک جار ئەترسێ کە کەلیماتەکانی غەزالی ئەخوێنێت بەڵام بۆ چییە بۆی بزانی کە ڕێگای خواناسی ئاوا سەهل نییە دڕک و داڵەکان هەموو بناسی بۆی نەجاتە بێ اینجا ئەفەرمێ لە دوای ئەمە ئەچینە سەر منجیات کە بەڕاستی منجیات ئینسان چۆن نەجاتی بێت چۆن بەرەو خوا بڕوە چۆن نزیک بێتەوە لە خوا جەل جەلالوه هەموو ئەخلاقە خراپەکان لا ئەبا ئەخلاقی جوان لە جێدا ئەنێ ئەفەرمێ ئاگای لێ بێ شەیطان نەیخەڵەتێنێ هەتا ئەخیری نەفەسەکانی ئەبێ ئاگای لە ئیخلاص و دڵی بێ ئەفەرمێ ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ و داستانە ئەیگێڕێتەوە تەڵەن چیرۆکی مەشهورە ئەفەرمێ لە ئەخیری عومریا ئیمام چەند جارێک هاواری کرد لا بعد ئەڵێ بێ ئاگا بوو دوای هاتەوە بە هۆش خۆیە ئەی ئیمام تۆ هاوارتە کرد لا بعد تی وەڵای ئاگاتان لێ نەبوو شەیطان هات ئەوە پەنجەی خۆی ئەبەو شێوازە لێ کرد گازێکی لێگرت تۆن وتی تۆم لە دەست دەرچوو ڕاو کرد لە دەستم ڕزگارە بوو هێشتا ڕزگارم نەبوو وازم لێ بێنە هێشتا لا بعد یعنی هێشتا ڕزگارم نەبوو دواتر بە تاوا بمرم اینجا ڕزگارم ئەفەرمێت تا ئەخیر لەحظە ئەبێ ئاگاو لێ بێ لەعەل شەیطان لە شوێنێکە ئەدگرێ ملیۆنێ تەڵەو داوی داناوە ها لێرە لەوێ لە شوێنەکە بتگرێ و کۆتات بکە ئەفەرمێکەوە بوو ئەولیای خوا بە حەیاتی نابێ ترس لە عاقبەتیان لە دڵیان جیابێت بێ هەمیشە لە عاقبەتیان بترس داوا ئەکەین لە خوا جەل جەلالوه ئیمامی غەزالی ئەفەرمێ دوعاکەی ئەو ئەڵێ داوا ئەکەین لە خوا جەل جەلالوه دڵمان لە غڕوری سەلامەت کە عاقبەتمان خێرکە إنه قریب مجیب خوا جەل جەلالوه زۆر نزیکە لێمانەوە زۆر زوو جوابمان ئەیاتەوە ئومێدەکەین ئەم کەلیماتانەی لێ قبوڵ کردبین ئەبەم شێوازە ئیمامی غەزالی ئەخیری غڕوری باس کرد و بەپێ ئەم بەشەی کە غڕور بوو تەواو بوو بەشی مهلکات تەواو بوو ئیتر لەمەوە دوا دەسەکەین بە بەشی منجیات ئەمەی کە باسم کرد لە خزمەتانە هەتا ئێرە بەڕاستی کەلیماتانێک بوون توانیمان ئێمە سێ لەسەر چواری ئەم کتێبە تەواوکەین ئەوە فەزڵێکی زۆر گەورەی خوای گەورە پێ عەتا کردین لە دەرسی داهاتوە لە منجیاتەوە دەست پێ ئەکەین ئەم جارە دوای ئەوەی ئینسان عیباداتەکانی جوان ناسیوە ئەزانە چۆن عیبادەت کە عاداتەکان تێگەی کامەی مەزموم و خراپ و پێچەوانی شەرع و کامەی موافقە وەزانی ڕێگاکان دڕکەکان چین ئیتر دەسەکەن بە گوڵبژێر ئیتر لەمە دووە کاتی ئەوەیە چۆن عەبدایەتی ئەکەین چۆن لە خوا نزیکە بینەوە چۆن بەرزە بینەوە چۆن تەوبە ئەکەین چۆن سدقمان ڕێکەکەینەوە لەگەڵ خوایە ئەم بەشی منجیاتە زۆر گرنگە بۆ ئەمڕۆمان چۆن بەرزە بین ئەبێ ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ هەموو کەلیمەیەکە ئێمە لە بەشی منجیاتە خۆمان بۆیە ئەلم ئینا ئیشارەتێکی کرد بە ئەولیا ئەفەرمێ ئەگەر کەسێک ئەم سێ بەشەی تەطبیق کرد ئللا لە لای خوا بە ئەولیا مسری غەزالی قسەی زۆر جوانی هەیە لەسەر ئەم سێ بەشەی پێشەوە لەبەرەوە عەزیزانم ئێمە ئەم سێ بەشەمان لە خزمەتانە باس کردو و لە خزمەتیا بووین داوامان لە ذاتی پاکی پەروەردگار ئەم چەند کەلیماتەی کەوتومانە هەر هەمووی لێ قبوڵ کردبین و نوری ئەم کتێبەی خزمەتە ناو دڵمان و لەم ڕۆژگارە پڕ فیتنە و میحنەت و ناڕەحەتیە ڕزگاری کردبین و عاقبەتی خێر کردبین پێشەوەی کۆتایی بە دەرسەکەم بێنم طبعا زۆر ناساغ بووم شەوی لەگەڵ مامۆستا زانای قسەم کرد مامۆستایەکی خۆم بیر کەوتەوە بڕێرمدا ئەم دەرسە هەر بڵێمەوە لە هەولێر مامۆستایەکم هەبوو مامۆستا مەلە حەمەدەمینی مەلای ڕەش
تەواو مەلای ڕەش یەکێک بۆ لە عالمە زۆر گەورەکان لە بیارە تەدریسی کردووە مامۆستا عەبدولکەریم مدەڕس لە خزمەتیە دەرسی خوێندووە ئەڵێ کەس نەبووە لە عیلمی کەلامە لەو زەمانە وەکو ئەوە بوو تەواو مەلای ڕەش دوایی تەشریف ئەچێتە هەولێر هەندێک جار وەکو نوکتە ئەهلی هەولێر قسەکانی باسەکەن ئەڵێن مەگەر مەلای ڕەش مەسەن ئەو تەلاقە چاکە پیان وا بوو مەلای ڕەش هەر کەلیمەیەکە یعنی هەر عابر هاتووە وەکو مێژوو بەڵام فعلەن مەلای ڕەش یەکێک بووە لەو زانانە هیچ لە دەستی عاسی نەبووە جا کوڕی ئەو بریتیەوە لە مامۆستا مەلا حەمەد ئەمین پیاوێکی پیری بە عومر بوو منیش فەقێ بووم لە هەولێر تا مامۆستا مەلا حەمەد ئەمین زۆر نەخۆش لەسەر جێ کەوتو بوو و بەتانیش دوو بەتانی دراو بەسەریە لە مزگەوتە ئەخەوت چوومە خزمەتی دۆستێک پێوتم کاک عەبدولناسر وتی ئەم پیاوە مامۆستا بەس دەرس بڵێتەوە باشە بێتەوە بەس ئەگەر دەرس نەڵێتەوە بەخوا ئەوانەی تر نەخۆشەکێ بەشمە خۆیان تۆ خێر تێگا خۆ تۆ هەر دەرسەکان ئەخوێنی بچۆ لە ئەو بیخوێنە بەشکم باش بێتەوە مش ئەینوانەکەیم وەرگرت وتیان لە مزگەوتی قەڵاتە لە هەولێر چوون بۆ خزمەتی کە چوون بۆ خزمەتی ئەوانە هەر نەیەتوانی هەڵسێتەوە ئەو بەحاڵ بەتانێکی ئێوەرە لابە لەرزی بوو لە خزمەتیا تۆزە دانیشتووە مامۆستا گیان من مەلا عەبدی دایم ناو لە هەڵەبجەوە هاتووم و هەورامیم و ئیتر زۆر قسەم بۆ کراوە نەرم دوایی وتم هاتووم دەرس بخوێنەوە کوڕە وتی ڕۆڵە من دەرسی چی خەریکە ئەمرم زایتر بە زمانی خۆیان وتم مامۆستا بەرەکەتی دەرسێ گەورەیە ئیشەڵڵا بێتە شیفا و قسەیەکی مام سعیدی نورسیم بۆ باس کرد وتم فەرمێ الشەکوە اعتراض على القدر والشكر تسليم للقدر کەسێ ئەگەر شکایەتکە هەر بڵێ نەخۆشم ئەوەی اعتراضی لە قەدەری خوا گرتووە شکر کە بڵێ الحەمدولله ئەوە ئیتر تەسلیم بووە بە قەدەری خوا بە تەواوی وتی کوکو دووبارە کەرەوە وەڵا بۆم دووبارە کردەوە ئەو جا بێڵێرەوە وەڵا وتمەوە ماسووکی هەڵسایەوە خۆی گورس کردەوە چوو دەستنوێژی گرت و هەو دانیشت وتی دوو کەلیمە پێ ئەڵێم تەڵان زۆر بەسەریای قسەیە کرد مامۆستا بە ڕەحمەت بێ خۆ دەرەجاتی عالی بێ ئەگەر بیوتایە دوو کەلیمە دەلا پەڕەیە کرد چونکە فریانە ئەکەوتم ئەتا ئێت لای سەری لاپەڕەکەم ئەو گەیشت بۆ خوار فریانە ئەوە سەری دووەم کردە یەکسەر یعنی سرعەتێکی هەبوو لە خوێندنەوە و لە دەرزوتنەوە هەتا زمان لەگەڵ زمانی ڕائەهاتی چەند دەرسێک تا ڕاهاتم لەگەڵیا زۆر ئیسفادەم لە خزمەت ئەو پیاوە گەورە کرد و سبحان الله تەئالوفێکی وا لە بینمان دروست بوو حتا بۆ بەغدا یعنی ئەو پیاوە حەجی نەبوو کتێبی ئەفرۆشت و خەڵکی هەولێر ئەزانن ئەو حاڵەتە لە پارەی حەڵاڵی خۆی ئەگەر شتێکی بخواردە هەموو جارێ بچوومە بۆ دەر شتێکی هەر ئەدامێت پیاوێکی زۆر سەخی بوو جارێک هیچی پێ نەبوو سیواکەی خۆی هێنا سەرەکەی بڕی دایمە ئەن هیچ شتێکی نەبوو بەس سیواکەکە وتی ها ئەوە لۆ خۆت نەش ئەکرا لێ وەرنەگری هەر ئەوە وەرەگرتەیە چونکە زۆر ئینکار لەو شتانە زۆر طالبە علمی خۆشەویست جارێک لە بەغدا بووم کوڕێکی هەولێری هاتەوە وتی مامۆستا مەلا حەمەد ئەمین سەلامی لێ کرد وتی ئەوە هەورامێکە لە بەغدایە وتمارە وەڵا لەگەڵ ئێمەیە وتی ئاوە گەڕا هیچی دەست نەکەوتبوو دیناری ئاسن هەبوو طبعا لە بەغا مەمنوع بوو نەیەخوا دینارێکی ئاسن و سیواکێکی بۆ ناردن بۆ بەغدا هەی طەبیعەتێکی ئەوەی هەبوو جا ئەم بەیانە سبحان الله فکری ئەوم کرد من جوتم کوڕە خۆ من خۆم بۆم وت لەبەر بەرەکەتی دەرسێ وتوژ لەبەر بەرەکەتی دەرسێ ئەچمە خزمەت ئەو پیاوانە و بەرەکەتی ئەو مەجلیسە ئینشاءالله بێتە شیفا خوای گەورە لێتان ڕازی بێ و عاقبەتتان خێر بێ داوامان لە زاتی پاکی پەروەردگار ئەڵێن خوای گیان بەزەی و ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە لێمان خۆش بە بە لوتفی خۆت خۆیە لەگەڵمانە بجوڵێرەوە یا ڕەبی خۆیە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە خوای گیان ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەر ئەم مەجلیسا ببارێنە بەسەر ئەم گەڕەکە ببارێنە بەسەر ئەم شار و وڵات و نیشتیمانە ببارێنە یا ربی خوا داوا لێ ئەەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم دەرسە و تاوی دەرسەکانی ترمان لێ قبول کە یا ربی خوا گیان عاقبەتمان خێر کە بەزەی خۆ بەسەرمانە ببارێنە یا ربی خوا داوا لێ ئەەکەین لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ربی خوا حاجەکانی دنیامان زۆر زۆرن تۆش زۆر دەوڵەمەنی ئێمەش زۆر فەقیرین خوایە هەموو حاجەکەمان بۆ تۆ بەرزەکەینەوە خوایە تۆ خۆت بە ئەسراری دڵەکانمان ئاگاداری خوایە ئەوەی ئەمانەیە پێمان عەتاکە ئەوەی خێری تێیە بۆ دین و دنیامان پێمان عەتاکە یا ربی خوایە سەرمان بەرزکە زەلیلمان مەکە زەلیلی دەستی گوناهەکانمان مەکە خوایە گیان داوا لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خوایە زەلیلی دەستی ناکەسمان مەکە زەلیلی ناو نەخۆشیمان مەکە یا ربی خوایە گیان محتاجی دەستی ئینسانمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ربی خوایە
سڵاوی ئەم مەجلیسە ئێمە بگەێنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. یا ربی خوا یەک ناومان لە خزمەتیا بێنە، خوا داوا لێ ئەکەین مەحەبەتی ئەو لە دڵمانە زیاد کە، خۆشەویستی ئەو لە دڵمانە شیرینتر کە. یا ربی خوای گیان بمانگەڕە لەو کەسانێک کە لە مهلیکات ڕزگاریان ئەبێ، خۆی ڕزگارمان کە لە دەستی شەیطان، لە دەستی نەفسمان، خۆی ڕزگارمان کە. خۆی ئێمە گوناهی زۆرمان بۆ تۆ بەرز کردوتەوە، بێئەدەبی زۆرمان لە خزمەتتا کردووە یا ئیلاهی. بەڵام واللهی ئەزانین تۆ زۆر بەڕەحمی، خوای گیان ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، قبوڵمان کە، عەفومان کە، بەزەیی بەسەرمانە ببارێنە. خوای گیان ئێمە عەبدەکانی تۆین، بەخوا پەروەردگارە پڕ بەدڵ تۆمان خۆش ئەوێ، قەناعەتمان بە دینەکەت هەیە، لە دڵمانە زۆر گەورەیە دینداری و خواناسیەکەت. خوایە ئەگەر هەڵەو کەم و کوڕێکمان هەبوو عەفومان کە، بەزەیی بەسەرمانە ببارێنە، لێمان وەرگرە. خوایە بەخوا پەروەردگارە ئەزانین نوێژەکانمان کرچ و کاڵن، ئەزانین تاعەتەکانمان کەم تەرخەمی زۆری تێیە، بەڵام خوایە گیان شانازی بە گەورەی تۆ ئەکەین، بەڕەحمی تۆ ئەکەین، هانامان بەڕەحمی تۆ هێناوە بۆ وەرگرتنی عیبادەتەکانمان. خوای گیان تۆ زۆر دەوڵەمەند و بەڕەحمی، تۆ زۆر کەریمی، بەخوا کەسی کەریم کەس لە بەردەم ماڵەکەیە دەرناکە. خوای ئێمە لە یەکێک لە ماڵە مبارەکانی تۆیە دانیشتوین، دەی خوای ئێمەش قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە عەفومان کە، خوایە عەفومان کە، قبوڵمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان بە ئەندازی دەنگی هەنارەکانی هەڵەبجە، خوایە بە ئەندازی نمەی بارانی باریوی ئەم ساڵ، بە ئەندازەی خوای گیان گەڵای وەریوی ئەم پاییزە، بە ئەندازەی هەناسەی مەخلوقات، بە ئەندازەی گەورەی عەرش، بە ئەندازەی جوانیەکان، بە ئەندازەی نەشونماکان. خوایە سەڵەوات ئەنێرین بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێ بگەێنە. خوایە هەر چاکەیەک ئەو پێغەمبەرە نازدارە داوای لێ کردووی، خوایە ئێمەش داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە. هەر خراپەیەک خوایە ئەو خۆشەویستە پەنای پێگرتووی، ئێمەش پەنات پێ ئەگرین و پەنامان بدە. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لا سنة فراموش كرا وكان هرجاري سنتك لخزمتنا باسكين، أمر أو سنتك لخزمتنا باسي أكين، بريتيا ل بيروزباي كردن. طبعا زور كاد إما واهستكين وعادته كبي مثلا يش جلك جوان لبركة بيروزباي لي أكي خو من الله بكسي عطاءك كسي ساري أكره كسي پێمان وایە ئەم پیرۆزباییە عادەتە، بەس ئەم پیرۆزباییە عادەت نییە، سنەتە، سنەتێکی فەرامۆشە. جا ئینسان سبحان الله عادەت نیەت ئەیگۆڕێ بۆ عیبادەت، جا وەرە عیبادەت ئەگەر نیەتی لەگەڵان نەبێ هیچ نییە. بۆیە لەمە دووە ئەبێ ئەم فکرە لە ناخی خۆمانە دروستکەین کە ئێمە بەڕاستی پیرۆزبایەک بە دڵ لە یەکتر بکەین بۆی بە ئەجر بۆمان بنووسێت و بە سنەتیشی بزانین. ئەو قسەی كعبي كوري مالك لقى طلحية كأفرمي وهنأني لفرمايشتك أفرمي كاتك طبعا كعبي كوري مالك يشي بلو سيكا سيكا غزوي تبوك ببيع عذر دوا كوتن أو بيغمري خواه صلى الله عليه وسلم حتى حصاري قصيخ نسر كس قسان لقلانك كالسلام جوابي سلامي ندأت وسلامي لأنك يعني سبحان الله أفرمي سلام لبيغمبري خوا أكر صلى الله عليه وآله وسلم نم أزاني جوابي يا ويانا أمزاني ليوي جولا بس نم أزاني جوابي من بويانا. أفرمي سبحان الله زور لتنق يعني تنقلاني كي زور قورها بوين مجدها تبو كخواي قورا أمس يعني عفو كل ولا أسمان وأمري تبرئان بوها. أفرمي كم كس كبيجانم حتى دواي خزانة كان إلى جهة كردنا. أفرمي طلحة بيم جيشت هل صايا هاد برو بيرم تون توقيل قلا كردم صافحني وهنأني بيروزباي لي كردم. الله والله أجر همو سرزوي بي خلاص كلمة بقدر أو لحظة بيم خوش نبو كخوا عفوي كردم كأو خطريك ودوهك وتمن لجهات كردن نيخست قيامته لي عفوي كردين إن جا رنجي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم رنجي أصحاب لقل ما ناقشبو ما بستكمل كلمة هنأني للرواية كهاتو كبيروزباي أكا زانان أفرمون سنة هر نعمتك ديني يا هر نعمتك معنوي وبعضين دنيوي چه ديني چه دنيوي هر دوكا أفرمت چه نعمته بس الإنسان أو بينيد بيروزباي لبكا وكو سنة هر شتك لو تشتانك زور بسيطة بي أما نما كده عرف مثلا بيروزباي لأكتري بكين أو شر لسنة إنسان هر نعمة أثري نعمتك بيني بس براكته شو مادي شو معنوي
یەکسەر پیرۆزبایی لێ بکە و ئەو نیەتت هەبێ کە تۆ سونەت جێبەجێەکەی بۆی ئەجرە دەستگیر بێ بەحول و قوتی رب العالمین خوای گەور لە گوناهی منیشی ئەوەش بورێ صلوات لەسەر دیداری پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم